پێشان کەباب خۆشەویستم ئێستا نا ئێستا کاریگەر ئێستا نەخۆشی زیادی کردووە. ئەنی ئەو نەخۆشیە کاریگەری هەبوو لەسەر تۆ کە گۆشت نەکڕیت؟ بەڵێ هیچیان هەروەڵا چەندێکە گۆشت نەکڕی؟ وای تقریبان لە دوای جەژنەوە هەم ئیشەکە نییە و هەمیش خەڵکە ترسیە بۆ ترسێ؟ ترسیە لە نەخۆشیەکە. باشە ینی پێویستە هاوڵاتیان بچن لەو شوێنانە گۆشت بکڕن کە مۆری تەندروستی پێوەیە مۆری ڕێگە پێدراوی پێوەیە و شوێنانەی کە خاوێنن نەکەوەی کە لەسەر مامەسا غەشە ئەو تەمغێتەوە نییە خۆیان لێدەن ئەبێ سەحە لەبانی بێ ئەو جا لێدەن. باشە ئەو گۆشتە کاکردێ پێویستە چی لێ بکرێت بۆی کە تاقیخایان ڕابچینێن؟ وەڵای ئەوە شوێنی خۆیە مامەسا شوێنە پاک خاوێن تۆ ڕووی لەو مەیدانەی نیەکەی لەو پیسایە تۆزی لێنە ئەشێ ئیتر خاوێن نییە نا